ئێرە سووریایە پێتەختەکەی دەمەشق و ئێرە پارێزگای ئەدلیبە. دوکانێکی چکولە لە شارۆچکەی خانشەیخون و ئەمەش خاوەنی ئەم دوکانە پیاوێکی تەمەن 29 ساڵە عەبدولحەمید ئەلیوسف. سڵاو. هەموو ڕۆژێک عەبدولحەمید دوکانەکەی دەکاتەوە بۆ بەخێوکردنی هاوسەرەکەی و دووانە ساواکەی ئایا و ئەحمەد. بەر لە بەیانی ڕۆژی 4 نیسان عەبدولحەمید و بنەماڵەکەی خەوتبوون لە ناکاو بە دەنگی تەقینەوەیەک لە خەوڕاچڵەکان نزیک ماڵەکەیان. دووکاڵ ئەو ناوەی گرتبوو. ئەلیوسف مامی عەبدولحەمید لە ماڵی خۆیان ڕای کردە دەرەوە بزانێت چی قەوماوە. ژنێکی بینی لەو نزیکانەکە دەڕۆشت و لە ناکاو درا بە زەویدا. ئەلیوسف زانی شتێک ترسناک ڕوویداوە، ڕای کردە ژوورەوە و دەلاقەکانی بەست. با دووکەڵەکەی لە ماڵی ئەوان دوورخستەوە. بەڵام بنەماڵی عەبدولحەمید چارەنووسێکی جیاوازیان بوو. عەبدولحەمید لەگەڵ ژنەکەی دووانەکەی لە ماڵ هەڵاتن تا جێگایەکی سەلامەت بدۆزنەوە. ئایا و ئەحمەد لە سەرەتادا بە ئاگا بوون، بەڵام زۆر زوو کەشکیان پێکەوت و هەناسەیان بۆ نەدەدرا. عەبدولحەمید ترسا بوو منداڵەکان نەخۆش کەوتە بوون. عەبدولحەمید منداڵەکانی گەیاندە نەخۆشخانە، هیوای دەخواست ئایا و ئەحمەد چاک ببنەوە. چوو بۆ دۆزینەوەی خزم و کەسەکەی. بەڵام عەبدولحەمید تەنیا تەرمی دوان لە براکانی و سێن لە برازاکانی دوو کوڕ و کچێکی دۆزیەوە، هەروەها تەرمی دراوسەکان و هەواڵانی. ئەوانەی کە هێشتا زیندوو بوون لە لەرزان و کەفێکی زەرد لە دەمیان دەهات و ڕەنگیان شین هەڵگەڕا بوو. منداڵەکان زۆرتر لە هۆی خۆ دەچوون. دکتورەکان وتیان منداڵان زیانی هەرە زیاتریان بینی. لە کۆتاییدا عەبدولحەمید هەواڵێکی بیست کە نەیدەویست بیبیستێت. خزمەکانی پیان وت منداڵەکانی و هاوسەرەکەی بە غاز خنکا بوون، مردبوون. دوانەکە هەر دەتگوت خەوتون. عەبدولحەمید منداڵەکانی بۆ دوایین جار گردە ئامێز پێش ئەوەی بە خاکیان بسپێرێت. باوکی جەرگ سوتاوی دڵشکا و لەسەر خاک کچەکەی دەلاواندەوە. دەبێت بڵێم کچە کاڵە جوانەکەم، من هەرگیز جێت ناهێڵم، کچە جوانەکەم بە تەنیایی جەم دەهێڵی.